بزنسێکی ئێجگار گەورەیە. جارێ با خەڵک تێبگای ئەمە لەگەڵ تیژڕەوی نین، دژی دانانی کامیرەش نین، بەڵام ئەمە ئەرکی دەوڵەتە. ئەمان چیان کردووە؟ زۆنی زەرد دراوە بە کۆمپانیایەک نزیکەی 300 کامیرە دانێ، کەمتر یعنی 275 کامیرە دانێ. زۆنی سەوز دراوە بە کۆمپانیایەک 225 کامیرە دانێ بە سیستەمی پۆینت تو پۆینت. ئەم دوو کۆمپانیا ئەوەندە قازانجەکەن لە خەڵک 1000 ئۆتۆمبیلی 0 کیلۆمەتر بە دیاریە دەنە حکومەت، بەڵام هەمووی بە چەند ڕۆژێ لە خەڵک وەرەگرنەوە. سیستەمی پۆینت تو پۆینت چییە؟ بینی دوو کامیرەش هەر کامیرەیە. واتە بۆ نمونە تۆ لە دووکان بۆ سلێمانی 22 کامیرەیان داناوە، لە بینی 22 کامیرەکانی شەر کامیرەیە، چکە دانا ئەوە بینە تۆ بە 3 دقە بیبڕی، ئەگەر بە 2 دقە و 55 چرکە ببڕت هەرت گرێ. بەڵگەکەیە لە بەردەسی منە. من لە 1/5/2016 دۆسیەکم دا بە دادگا، تەنیا سلێمانینەوە 8 کامیرەی هەبووی حکوومەت، دانەی بەنەوە 4 ملیۆن دینار کراوە، دیار نەماوە. 5 ساڵە لە 6 ساڵە لە داومەتە دادگا یەک دادبینی نەکرا، بەڵام من بە 6 مانگ حکمیشتا. ئێڵێن کاکە حکومەت کامیرەی هەیە، فەرموو لەو شوێنانەی هەمومان نەزانین لە کوردستانە لەکوێ ئەگەری ڕووداوی هاتوچۆ هەیە، کامیرە دانێن لەو شوێنانە، با سزای خەڵکیش بدرێ، بەڵام سزاکە بدرێ بە ڕێگەوبان. بۆ منی هاوڵاتی زۆر قورسە لە ساڵێکە 10 ملیۆن دینار سزا بدرێن، بڵێن 10 ملیۆنەکە 7 ملیۆنی بۆ کۆمپانیایە، چکە لە سەرتا لە سا هەفتای داهاتەکە بۆ کۆمپانیا. من زۆر هەوڵمدا کەمپین، بەڵام لەبەرەوەی کەس پشتیوانی نەکرد، دەسڵاتیش بێباک و دوای ئەوەی سزایاندام خەڵک بێدەنگ بوو، لە هەفتەی ئایندەوە لە هەولێر دەست پێکە و لە 15ی دووەوە دانانی ئەم کامیرەی پۆینت تو پۆینتە لە سلێمانی دەست پێکە. ئەمە خێراتین ڕێگایە بۆ کۆکردنەوەی داهات و داهاتەکەی لە قاچاقچێتیش زیاترە بۆ ئەوە. ئەمە مەترسیدارە، بارگرانیەکی گەورە لەسەر خەڵک دروستەکە، سزا نادرێتە کەرتی تایبەت. ئەکرێ سجن بدەی بە کۆمپانیا، ئەکرێ بنکەی پۆلیس بدەی بە کۆمپانیاوانە، شەر شوێنی سزادانی خەڵکن. حکوومەتێک دوای 31 ساڵ حکومڕات یعنی خۆی ناتوانێت کامیرە هەیە، کامیرەکە هەیە هەبووە، ناتوانێت کامیرەدانە و لەو شوێنانەیە گەردە بێ، واتە لە ساڵێکە ئەگەر بای 200 ملیۆن دلار خەڵک کارەبا بەکاربێنێ، 16 ملیۆن دلار بۆ مدیریەتی کارەبا چەندین بەرپرسیارەتەر خۆمان توانین دروستیکردنەوە لە ساڵ بۆ خۆمان بێک نیایشی بێکەین. بۆ یعنی ئەم حکوومەتە وای لێ بێ نەتوانێت پارەی خاشا کۆکاتەوە، پارەی زبڵ کۆکاتەوە، پارەی ئاو کۆکاتەوە، کامیرە بدا بە کۆمپانیا، لە مەرزەکان چەندین کۆمپانیا، لە بازگەکان بەڕێزان. ئەمە تازەترین شتەکە پێتان دەڵێم چیان کردووە. هەموو کەسە زانێ گومرگ لە حدودە، لە بازگەکانی نێوان یەکێتی و پارتیە ئێستا چیان داناوە؟ جگەرە، مەشروب، تووتنی نێرگەلە، ڤەیپ، سوتەمەنی، کەڵەم سوتەمەنی واتە بەنزین و گازوایل و ئەوانە، جووچکەی بچووک، مریش، گۆشت، هەرچی هەنیت ئەبێ پارە بدەیت. بۆ نمونە کارتۆنی جگەرە 8 دلار، بۆ دەوڵەتیش نییە، وەستی دەوڵەتشی لێ نییە، واتە لە بینی زۆنی زەرد و سەوزا سەرانە وەرەگیرێ، لە بازگەکانی شەیکەن، هێز ئەمنیەکانی شەیکا بۆیان. ئەمە هەمووی چییە لە نەتیجا؟ ئەمەی مەرزەکان، ئەمەی بازگەکان، ئەمەی کامیرەی تیژڕەوی، ئەمە دروستکردنی بارگرانیە لەسەر خەڵکە پرسێ بۆ شت گرانە، ئەوە هۆکاری شت گران بوونە. پرۆژەی سەکەنیوان نەبوو بۆ دەوڵەمەندبوونی بەرپرسان و ئێستا دامەزراوە حزبیەکانیانە. بەخوا قەسەم هیچ کۆمپانیایەک لە هەولێرە لە سلێمانیە زەوی وەرنەگرتووە و نایگرێ ئەگەر ڕێژەیەکیان نەداتێ لە 115 بۆ لە 120 لە 110 مڵک، لە 120 مڵک یعنی چی؟ یعنی 1000 شوقە دروستەکەی ئەبێت کلیلی 200 دانەی بدەی بەوان بەبێ ئەوەی بەرد بخەنە سەر بەرد. ئەمە لەسەر حسابی کێ؟ خەڵک. لە نەتیجا چی ڕووەدا؟ ئاو نەما لە شێرزەویە. بیر لە هەولێر گەشتە 750 مەتر، 4 ساڵی تر ئەگا بە 1000 مەتر ئاو نامێنێ، لە 145 هەولێر هیچ ئاوی نامێنێ و ئەم هەموو پرۆژە سەکەنیش فەشەلێنێ. خۆم هەموو پرۆژە سەکەنی کە ئەیکەن چییە؟ ئەزانن بەپێی بەڵگەیەکی تازەکی لە بەردەستی منە تازەکی کردوێتی ئەم کابینە. بەس لە هەولێرە ڕەگەزی 22 پرۆژە لە گەشتیاری و بازرگانیوە کردویانتە شوقە بکە، تەلار بەرز کەرەوە، بیر لێ دەبە ئارەزووی خۆت بە شەرتی ئاوی بەردەوام بفرۆشە. لەکوێ بووە نافورە؟
دەریاچەی دەستکرد بە ئاوی بیر بکەی ئاوی شیرینی بیر بڕم بزانە و پرۆژە تازانەی پاڤیلۆن و نازانم سەرڕێی بەحرکە و کوێ بەچی بە ئاوی بیر و پشتی بیر خەڵکیش با کەیفی خۆیەتی کاکەمانە مەترسیدار نەبێ ڕێک